سڵامێ تایبەتێ پەبینەرەوە شەویستەکە بەرنامەکە وێمانەی عزیزا سڵام هیوادارنا ساق و سڵامەتێ بێدێ ئارۆ گەرەکمانە برم پێ دەگۆ گراڵێ بێدیچەنیما پێ دەگۆ گراڵێ و ئێمە تەنیا نازدێ با پێ وەرە بێمێ مێمانێ خەڵکی دەگۆ گراڵێ دەگۆ گراڵێ تقریبەن نا 8 کیلومتری شار و پاوەیەنە دەگۆ خانەگ نابێن و دەگۆ خانەگە و دەگۆ تشەیەنە هەر پاسەکەم زاندێ دەگۆ گراڵی یۆجە دەگا کۆنە کۆنەکان و هۆراماناتیە ئی وەردەم و دەگۆ گراڵێ تقریبەن باخاتێوە فرەوەش و خەڵکو دەگۆ گراڵێن کە امتداد دەشان تا دۆر و خانەگە و ملۆ سەرۆکوتەر ئی باخاتە و دیمەنێوە فرەفرە زەریفش وەشکردن یۆجە جاذبە گردشگەریەکە یاواچمە یاگە کۆنەکە دەگۆ گراڵێ تەپێوەم بەنامێت تەپێ زەرەنگەرانیە گەرشتبان نەکەرونە کە ئی تەپە ماچە سریە حەفاریە سەرشۆکریێنێ سریە کوزۆچە و چی تەپەنە بەسڵا بەر ئۆمێنێ و ئاوەختە یەک زەڕە سو استفادەچوی سەر و ئی کوزانە کریان بەڕاستی حیفەن چێوە کە میراسمانەن چێوە کە نیشانە مەڵۆنەتەوە ماجە چکۆ بێن و قدمەت ماچندن حیفومێل کری و ئەپێسە وێران بۆ گردشگەریش جاذبە گردشگەریش گراڵە فرێنێ ململێ دەگاکێ تا پرسیارێ فرەتەر کەرمێ و بزانمێ چ جاذبە گردشگەریشن فەرهەنگ و مردمەکە چێژ بیان مێژووش هنوکەیەن و باس و مێژووی کەرمێ باس و اقتصادی کەرمێ بەڵام شەکەتە نەوێ دەچەنی ئێمە حتمما بێ دەچەنیمە پێ کوجیە بە کوجیە و کۆڵان بە کۆڵان و داڵان بە داڵان و دەگۆ گراڵێ فەرماودێ ئارۆ چەنیما بێدێ و نازدەی ماجیە نەمێ خزمەت و کاگازادیەنە یعنی هەر چاوارەوە ئاما بە قسەی وەشێ نەش خوونەمێ کاگازات شەکەتی ما بەرشی کاگازات ئی پەشتۆ سەرێمان نامیش چێشەر ئی شکۆتی وڵا ئەنە بزوانیمان پلێماشم وڵەوڵان کەش و کۆڵێن و ئی مەسیێشە حەڵەتون و گردشگەری نمایە گردشگەریەشەنە پلێماشم وڵەوڵان مەلم ئاگا چەوە ڕفێقا مەلوای میلاسیکمان چا بردن ئایرمانداینەوە شەوە ئایدی چاگە نیشتیمێ و شەوە ڕفێقوشی و قسەم سەما کرد یاگیوە قڵیمیێنە چی یاگێ فرەقەیمیێنەوە یاگێ بنزەرە حڵەت و پەنەرگاچ بێ بۆ زوو دوای بەن چاگەن شتێ سەبی لێش پێسەنە یانەی لێش دوی تەبەقین تەبەقە واری تەبەقە سەری پێسەنە یانە ئاوەختە ئاڕایچە هەنە ئانەمە دیێشاگووا کەڵەکەی دیارێنێ ئەنە قبلەن وەڵێنە چاگەوە ئاوی شاردن جووە بێنەوە ئاویشە پارە ئەوردنە حتا چ ئامریکانە ئەکسەن چی و ئاوێنە بێنێ و ئیسا ئاسار و کەڵکی چا منن و ئەچاگەشە قسمەتانیش منن و ئاسا و کەڵک و چویش و هەرەوەڵا ئێمە خۆ میژوو جەمیژووی ئینەیەن مەزانمێ بەڵام ئەمکانشان ئەژنەوە بووم جەقەیم و ئەو بابچین و تەنش ئانە ڕابێنە ئەنە ئاوی بنە چانە ئەو دیمیشسا ئەنە پاسەریان ڕۆیمە ئەو دیمیش وڵەنە چاگۆ مەزیەوە ئاویشان ئاوردێنە احتمال ئەگە سکوونەتگەیەوە فرفرە کۆن و قەدیمیە بیە بۆ کە حتا ئاوی چاوردنە پێ ئاگەیە کێشمەندی چیر و ئاین و ئەوێنە بێنە ئانە و تقریبا جووە بێنە ئاویشا پا مەسێرە ئەوردن ئی مڵکی چی ئیجادە کولەن ئاوی بێنێ بێن ئەو زەراعەت و شووی بێ تەپۆ زەرەنگەرانی چەند زەرەنگەرانی ناشۆدیم و ئازیێرەتەوە ئایش مەشویان بە تەپۆ زەرەنگارە قەدیم زوو کۆزەچی و شاکردن ئیسەشە جارجار زاڕۆی ئاگەمەدان مردمواگە مەکەنش و مەکاڵۆش کۆزەی مەگنابان و قەدیمی چند کۆزت بێسێنێت تایسێ وەڵا شانسم لەوی دیکەمیسەوە خاڵیە بیە ناوش احترافشکردن گەڵام پێ کۆزان چند دانیل بێسێنێ ئیسە ڕازواچە کاکە وەڵا ئیسە باتیم پێنە خزمەتەنە یەک داناویسەوە بخوا شانسم نەوی ئەگە شانس بیا ئیسە کیوە چ نەوێتەنە یانی وەڵا خوڵە پوتکی بێ چوزان وەڵا بۆسە حیفەن میراس و فەرهەنگی و چیوی قەدیمی ئێگەیە هۆر بێزی بەر باوەری بەری بشینەش بوو ئیسا من چوزانە ئاوەختە ئی بەرنامە هەنێ مردم هەر یقسی ئەوی مە گێڵم شەوە ڕفێقان مشا حتا ساح و ئازەمیێنشا کارم کردن کۆتە وەرو زەنگوشی یەک و دوو دانەمای سێوەن خاڵی بشانس بەنەوی کاگازات مەلیپە بەڕۆزۆ چوی پیشا خوداخرە وەڵا مەلی و نەختە گیان وەرشەوەی سەنان فرە بەتاوبلی بەرزایەوە واروە تا یەکە دەست بیاوە مەکەنوەرە وەڵا یاخوا ئیشەڵڵا تەمەند درێژ حەکیمی قەدیمیان دەردەوە بما و مەعدەی شەو جۆ شوێنە مۆرە مێش
فقير من المارمونش بێوێ بیاخوا ئەتر ئینە گراڵ و خانەگا کەشەوانیش فرێنێ فرەوە شامەیە کەشوچیوی تۆ جوچا کەشەوانانی والله ما يوجد سيران كلا نكشواني كي حالته الشكاري ومزاحمة في حيوانات ويجوش وانا ولما لم بيجي الله صراحة وشو خانوادي من يشمل شاي مورو بيكشوا وتاقتهم بالمشو ما يموتوا من طبيعتي یاخوا بێوێ بی کاگازە دیارن بە زۆڕی فرە زبروزرنگ و بیێنینە فرە مەسەن کەس چارج نەکردینینەوەی نیشانە والله نو راسك ايش باشو والله تاع فيكوتي بوسايا تاع فيكوتي شيري كشيايناني شو رفقان يلان مخلوقلاني ما كردين او سانسانال ما كردن وبرد بردان ما كردن يلان بيكشو كره تشكر سنگان چی شنگەمە قەڵیمیان حفصان بيني شانرو برويش بيشاني شي حش نسمو بارنا يعني وانش ما نبي كيلو برد ما بي 22 ميروا ابيسا ا وقت اليوم دول وجين بيش هذا كان حش 20 باي وانا شانين بيش هكم بالي وحفش دانه 20 بيني انا عشان كيلو برد شنو سەر ماڕێنی انا سلام يران سرو كسينا مرضى والله چیتە سەر ماڕێنی والله دم شق شاشي كل قال شاشي كل كمية رفاقتي قال كربيني تاج واد ما شنو بار واد جمن وشاي دتي بيجم ڕفاقەتی قاڵقەر ئاوەختە باس و ئینێ بکەرە پێما چنە ساڵن زەمانەوەکردێنەوە ژێنی والله من صالو هشتاي زمانهم كردينو يردان زارم هنو دويك ناشو والله ما يشمش ما هنو بدي خوش بيدي هەر گراڵە ژەنەکە چ گراڵیان قومي ما لنا والله قومي ما يعني لنا شاسروا رازیێنی جە زندگی لێ گراڵێ الشيء رازينا وقال مردم برمر شو من دوي دسي يعني مسنين يعني برا من انا يعني وبراكم وين بني يعني بابي مني يا هي انا باريو كوشي ما قلت انا مردم برمر شو ما واش ما ميرو ثاني اشتمر ئەخوا بێوێ بێ هەر دێهات وەشەن و هەر ما البول منو حتى يعني قال برا شمسان ئافرین دە ئیشەڵانە پوڵ بۆ ئیشەڵا کەس یانە نۆرەشە گر کەس هەر گراوانە بنیشان من انا شو والله جانا كيما دادي واجنا بينا بێوەی بێت یاخوا دەسڵوەش بوو یاخوا نێمەلا دادەکوفێنە لە بەرۆیان دادکۆفێ و چەنی نەوەکەش لیال واچوەری بەرشی ئەنە ها لیایە لیایت دادکۆفێگیان چندە ساڵێتن هەفتا ساڵێ بڵ هەر گراڵیێنی یاگێتە كويكنان كويك کوێکەنی پاوە نەبێن و لالو مامم بەهاوە نەبێن کەس و کارم ئیسە منش تەنیا بابم ئەڵاو من ژاردێنە هەرمەنی بووگە ئیتە وەسەری یەکێتر و ئەمەری خوای کردەتخوا من نایتر دێم وی کردێنە چندە ساڵێن شوولکردن ئۆمینی گراڵێ فرە دەوری هەفتا ئەو ساڵە بێت داڕۆم نەبیان ئاوەختە چندە زۆر هەنێ ئیسە شمەنێشی مەردێنێ خڵافۆشاکەر و خڵا عیشاش کەمەنێنێ نگاه دارو پل داد کوفی گرالنه بخت شول کردن تایسه آمینی بوشل آمن گراله خلکو گراله عالبیان چنین والله عالبیان هلا والله إيساج كرم على باول هاتيج برن بوي نيو دقيقة جانيش ملبي كانش ماله باول قطنيان باول أنا بشوف بينا بقرا أري بخوا أري والله وقت هرمانة تاتشيش بينا قرالنا تشيش تاكل باخو برا وزي ما بينت في ما بين إني ما نبين تربية وشم تانيان إنهم كردن هناري ما بين وش كسالي كتايسة حجمانية إيش هرمانة مكاني حير أنا والله تبغى معنا إنسان ما تعونا إنسان ما تعونا ياخذ بيوي يبي دات كوفي بحثو زمانو قديم وقرالي ما بكره أجر نبيرتن أصل نصالو ويته وقت آميني زماننا چنيه بينا قرالنا تي باوي والويو أردو ماردو شو روانو أصباو شخال برنج بريو إيتا شاقا إنكارين ميو يعني زمان أنا هركر إيه شاشتو ناشتا كريو أو مال شقريو هور بركيش بيو يا رو يا شابي أنا بخوا
فاصل اللباس و كلاو في سوتشي وأوسا تشنيبي فيساج كلاوزر رجبي وديريج بينو سيبارلي واش بينو يسر بخوا ليا أي في ستن ما ورو كروسرة والله بە گوڕێبان جەژنە و گڕی گێرانێ وەشەن سەردا و سڵێوە و قات و قڕی بۆ بە کۆچەر یاگێژدا بۆ بە گڕی وەشەن گوڵە چوار پەڕێیۆوەبانێ گەشاوێبان پەی یەکتری مرانێ وەشەن بڵبڵ پەیسەروە وا پەیسەروە وا وهاری مژدە نەورۆز ئانە ئامە ویاری وەشەن کەڵێ بێخەم چاکەڵەلانە بێورکێبان نەتەرسان چازاخانە وەشەن قاسپە و ژەرەژان چاکاوانە بێخەموانان نەتەرسا چاچیانە سەیاڵ وەشەن جارچیە جار کێشا بلا گوڕگوڕ تاوان بارا بنێژا ئازانەمێ خزمەت و ئاغای ئەحمەدی یۆچا شاعرە پایە بەرزۆ ئۆرامانەتیەکە رەنیشتۆ دەگۆ گراڵێن و وێش خەڵکو و دەگۆ گراڵێن حەسکەمێ وەڵێیانێنەکە بلمێ سەر و شعرەکان ئاغای ئەحمەدی وێژ معرەفی کەرۆ پەنەما و هەرمانە و شغڵش چێژ بێن و ئاغای ئەحمەدی دماتن ملمێ سەر و شعرەکە و بەسڵا مێژوو گراڵێج سەر و ئاینجار باز مەکردمە ئاغای ئەحمەدی یان فەرماوە دەسۆش بۆ من میرە ئەحمەدی ساکن و ڕووستا و گراڵێ معلوین بازشتەنان و چنەهای ساڵیش هەرچێکە نانچینە و ساکنوێ گەێنان هەر معلم و دەگۆ گراڵی بینی یا ئەتراف بعضی وەختی جە بعضیش ڕوستام سەخانەگای تشەی دەور و سەلاس و جوان ڕوا منتەقەشی بینن ئەیسەبان شەز بێنی ئاغای ئەحمەدی گەرەکمان سەر و گراڵێ بچی پەنەشاواتن ئەوەڵەن گراڵێ وەچی تەسمی گراڵێ چێژ بێن و قدمەت و گراڵێ هەر باسە کە مەزاندی فرە کۆنن مەگەڵەوە پێکەی وەڵا گراڵە جە لە حاز و لۆغەتیوە پسەوەی ماماچم گراڵە یۆ ئینە کە یاگێ بێنە زەمان و قەدیمی کۆزە و چی و شاوەشکردن مەسەڵەن کاسە و وەسایلێکە مەسەڵە ئیسە جا ئاشپەسخانە بەکار بریان چانە وەشکریان گراڵە بە کۆزەگەری مەشهورن کە یاکێکی معلومەنە ناچی منتەقە و زەڕینگەرینە چانە کۆزەگەری چاکردن یۆ چا بە عینوان و مەسەڵەن یاگێکە گڵاو شاچە نەگرتن گراڵە گڵاوش چنەگیریان وەختوێش ئینە ئەچی جۆرەمە تایباچەوە یاگێ مەسەڵەن کە دەرەوچی و شەن مەسەڵە گراڵ هاوی ماچم هەڕاوە کەڕاوەمەی گراڵە مەسەڵە ئینە کولە ئەتراپێش دەرێنێ و ئەچی بابیچۆ مەسەڵامە تایباچی بسە چی بێ دەستەوەش بێخڵە ئاغای ئەحمەدی جە چ ساڵێ وێش قەڵەمەڵ گرتە دەست و پێش شعرواتەی کە منە من ساڵ و تقریبن 650 چێنە من تایسە شعری ماچون و شعری چمەنێ ئەڵە و شعرانشمان شعری هەورامینێ و جرابتە بە تەبیعەتی و اجتماعی و پێسە ئەچیش نوع شعران مهنی ئاوەختە ئی تەبیعەتە و گراڵێ و بەسڵا ئی دەگاوەشێ چ تەسیرێژ من و شعرەکان تەرە بێنێ وڵا تەسیری سێش بێن با تەوەجو بە منتەقەویمان کە گراڵە کەژ و کوژ گر لە حادیەوە مەشهورن یانێ پوشی گیایی و گراڵە متایی باچی جە منتەقەنە مەشهورن هەر یاگێ گوڵێ پەیانەوە جە کەش و گراڵە متای پێش کرد بلمێ سەر و شعرەکان ئاغای ئەحمەدی یۆ چا شعرانە کە لاوێتەوە فرەوەشەن و بەسڵا هەمیشە وەروێتەرە موانیش و تیکەوەشە کتێبەکەتن و شعرەکانتن ئانەمانە پێ بوانەوە شێمانە بنامە هەرامانی شنێ بەتینێوانشۆ هەورامان هەر هەسارێ بەجە ئاسمانیشین ڕەنگین کەمانش کردە بۆ پەرچین کۆ بۆ گەلاوێژ یا حەفتەوانە ترازیێ با چە ئاسمانە کاروان کوژە بۆ یا هەسار و ڕووی شەوێ تاریکەشدا بۆ بە ئاسۆی ڕوجیاری ڕوون بێ بۆچێ بشانەوە مانگەوە چواردەی بۆ جەدور بنمانەوە هەلالی یا قەمەر یا یەکشەوێ بۆ جە پنا و کۆی بۆ پناش گرتێ بۆ بێشێک سەرەتاژ ناجە هەورامان ئاهەورامانە چنوور بەرامان شوێ فرەوەشەوێ دەسەوەش بێ ئەخوا ئاغای ئەحمەدی حەز بەکەرمێ بزان ئەسڵان بچیل وێ سەمت و شعر و شاعری
بچی شعر بە ئەحساساتەکە و انتخاب کردە کە بە شعرە قسەی کەرینە. والله من هر إحساسي تقريبا دروني ببيت الشعري مثل زمان ومحصلي ما مثل يوم محصلا مثلا الشعري وكتابي حسكري مثلا الشعر أنا بوانو حفظ شاكر وبوانو شاوا حتى بابتو من حسكرني بالشعري وشعري من انتخاب كردين. سەر و کلاسەکەیتەوە ئی دەگای هینەی کەواتە لوێنی و ئیشارێکە لوێنی سەر و کلاسەکەیتەوە شعری ویڵ وەنیشیەوە والله قاية وخات زۆڕۆکی مەسەن چیش واچینە پێش شعرەکە مثلا قاية وخاتر الشعري خد بخد إني بمجا كلاتا مثلا داني شامل يم بردا مثلا باو تختي يا مثلا بعد برنامج بيان خد بخد الشعري في واتين. یعنی بە شعرە زاوڵەکە لاونینی. أي والله. فرەوەش بێن ئاغای ئەحمەدی وش معالم بێن جە دێهاتەکان و هۆراماناتیەرە ماچان کە وەختە زاوڵەکی مەسەڵەن لوێنێ پاو تەختە یاینەکە گەرەکش بێ بۆ تشوێ قەشاکەرەوە بە زوان و مامۆسایی بەڵام بە زوان و وەش و شعرێ ئی زاوڵەشە لاونێنێەوە و ئی زاوڵەشە تشویقی کردنی کە فرەتەر دەرزبووان و فرەتەر ئەهەمیەت دان بە قەڵەمێ و بە دەست. دات هیوە وەختەوە کە هەرمانیان تا تمامی کرد و کار و باخی تا تمام کرد و هەرمانێتانەوی بێکارندێ چێژمە کردی. والله إسراحة مكرمي وملم كشوكور وبيادة الروي وكشوكو ما وصل ملم مقالمي داتر تشكرم والله باتو تفوتو ما هنت في متشنمي وخزو خرب على مضيمي صوزوتو مكرمي وتماتوتو بشوي مع مكرمي حربێوێ چاشتێوە تایبەتەوە مەسەڵ واچمە دەگا گراڵێ بۆ مەسەڵ تشەنەنەوە پاوەنەوە چیوە پاسینە هەنگراڵنە. والله نا والله قر كلن غزاتشو ما هن وما شوتوا ما هن شلمينا ما هن دوينا ما هن شوتوا زمسانينا شوتوا شير برنجش بنا ما كاني بفارسي ما ماتم شوتوا شوتوا فرم وردي خوات ما هن أري والله تترب دخ زەماکەشە چاگەنە قسەی مەکەم ماچ دەخوارنی نورش بەکارە نەوەش دخوات ما هن دخوات مكرمي نينو رج مكرم كشوا ما ورمي نینۆرشن کەشوێ أري والله كشوا يعني نور الشان أري والله ئاوەختە گیواوێەوە کە کەشە مەسەم باردی شوهرش گیردێ چاشتێ چێشن ئەی گیواوێکە کەشە مەلدی ماردی خازي ما هن قولة ما هن قري ما هن ما ورم هور مجرم بزم ساني من يمي فرزر خازي وجق مكرم سورة بنا وجق مكرمي سوورە بنە چاشتێوەنە کە تایبەت بە نظرم هەنو منتقەوەی مانە هۆرامان و ێگەیە چەنی سوورە بنەوەشە مەکردی. سورة بنا والله داتر وشكش مكرم بزم ساني وزم ساني يا من يمش فرزر من يمش سر وترشوتشو وج مكرمي وبياز داخش مكرمي ڕبنارش مەکردیش يا ينج مكرم ربنار يا ترشج مكرم ترشه هنار جا چاشتێ سوورە بنە گیواەوەن کە پێ قەلبی فوق العادە عالم پاس ما كان جواوي عالن بي قلبي بي عفونتي أي والله ئەم یەک دڵقەموشکردن هەنوز نەنیانم سەر زمسان تەمان بێ ڕەنگە سوورە بنە بیاوە پەنەدی سانم هەنوو سوورە بنەکەی نەنیانە سەر والله من يمش سر بزمساني وش ما من نوع عشتان خازي سورة بنا گجیچە چکۆ مەساندی گجێ وەشەتە ناوەرەنە. والله جي ترباونا تشي قلاوي ما بارتشو رشيهن مسانا ملم باوا خريد مكرمي منطقة ما بارتشو تشي وش جو تشي كردواري كواس خما إيه نوع تشي وش يعني دەسڵوەش کاک ئەحمەڵ یەنەجە دەگا و گراڵێ مێمان و یانەوە کاک ئەحمەڵ یەنمێ و حەزمە کەرمێ وتوێژە ماچەنی کاک ئەحمەڵیش بۆ سەر و ئینەیە ئەوەڵین پرسیار مائینە بۆ کە فرۆ یاگا ئەژنەوێن ما کە خەڵکو و دەگا و گراڵێ بەڕاستی جەنگاوەرێ بێنێ و مبارزێ بێنێ و جەنەزەرۆ جسمی و قدرەت و بەدەنیوە بەسڵا نامیە بێنێ کاک ئەحمە وەڵێنە وتوێژە ئەسلام عەلەیکە وەچەنی بینێرەکەمە
بسم الله الرحمن الرحيم خيبي دي سروچ ما سروق يعني زحمت تاك شامت اگورا کردین انسان تا زانن سروچ ما بيد سروق يعني قدمت سروچ ما سروق يعني بسم الله الرحمن الرحيم بالمسر اول مطلبي بيجنو اني قرال اخوي باس ميلو مرحمتي بين دقائق قديمه بينه تقريبا جمردو منطقينا قرالو باو كومغرا مزجو عبد الله شابين ان قيمي بينه ولو اني اسلامي شنو قراله هربينه قراله چون كي نختي بني وشان غرور بينه وبشان ما كان نختي زوري بني شابين نلواني تشرو بارو زورو كيش تيريو تايفيه كانوا هيش تيريو تايفيه كمشان ناردن ورو إنايا حاكمان وقتي منطقة شرو نظروا كردستان ينبين كرماشاني شرو نظروا كردستان ينبين حاكم وقتي جو كردستان دورو صفاخاني ودورو حب الله خاني ودورو والي ودورو خلو أردلاني إنا آمين بيرا خرج سانان قرالين نلوين شرو بارو خرجي ورو آنيا كم مردم خرج جنغان كم بار شاكردن يسلوين نا إراقنا حدود 5000 يانيني جرميانو عراقي قرالو إما نايشاني أكثر خوالا جاتو مملكتو إما يسناج عراقنا بخاطر إني كاين بين ظلم وزور شان قبولنا كردن لويني شنو آنير دورو مرحوم قيخا خاطري صفاخان آمن يمكرو خرج سانو جقرالي هايشي واتنج بمرد مكاي خرجة كاتشن بو يعني نيما قرانا يجي واتن شما بنشتري مورو شايانه يعني قيخا خاطري لواني يعني قيخا خاطري نشتني قيخا خاطري امن برواتن بمرد مكاش مدلوي دي بار كردي شوي امني يشاين مكرو ابيش بار كرديني يوان دورو صعود دو يانزو شوي نمانج افتايو بلات واتن ملو بيد شوي امن بربره سرو خلو خانه كانوا كرسان قلب كردن ويتشلوان وقت الصبح انا هور ميزان مين برا قلب كريان سرشان حج كزنين دقات شولو هول دويني شنو آنيرة مقنو دوروز حيب الله خاني حيب الله خان ما يبانو يانو باو من مو مانو باو منو شابانو بشرم ما يشور بين خرج بسانو وقت باواج ملو هر كام كراني نجم شام كرو أرزقاري بس إجوانانه ما زانو إني بيزوري أميني يوش شاب نامو لالو الرسمي بين ترد ما يشور بين الرسم جمان تقنين نامي قمنا كردينا نان مورو من يورو دم مصطفى خاني خوانك أو سخوانه يسا سينوچينو ينسنا شانك كرديو بما به نان شانك من يورو دميج أبيج إشارة مو شوان تفهمتي ما فرنسا روشانش يجوز مشكنو هر شوار فرمو راز مو بيش صفا خان بكاشونيش مو موش بيقول له الرسم يره كاشونو كيما ماريو بالو أين ما ماريو بوام دستور مو ما شوف قرد باله شابين دي روانه شاف كرديو أيضا بافر من ملان مدة يشبهنا مشو جنو كريشيخ روما وجه تاران أوزبكيني كامني ميعملوا إيران يرى ميان شقد فانشو قرالي موران يرى نفري موران بناميو محمود نامان موران شابه جنو كريشيخ تاران هريا نامشها محمود يرى نامشها محمومو بإراو خوي يشابه ومن وقت موراشان آقا جنگ تمامو فتح مكراني يشا مكشيو أصال خور ميو محمود نام يكشيان هر يرى يعني برسمنيان هر يرى برسمنيان صالد ماين دوش يعني يوشان تخوك ناتشاج تنياك ناتشاج مو آشا عمرو خواهي مكو ترشان مسراوين مايو جنگي دومو عثماني قرالي موران بيني جهانا قرملنا موتقة يانزا نفر قرالي موان چي يانزا نفريا دوشان مكشيان يوشان مبيكيو أنا كمبيكيو هر آن رو شافق يعني كانج مرو بلا تجميمين يبرزي وش مو جوان يفاكو بختمو ممنكي منيو ولو بلا تبي ولا كيو ممنكي سر موينو أرو دعنا مكرسو حنا ما شو برفق كامل بيكيانا ما كان ترساي كرنا والله تماشاج مكان ميو أغا شيء بدارو دواي كردي خو دكتور نوينا وقت وش مكرود ما وبنجاو شوار صار بقوي لقي وزي مجنواري أمره خواي مكرو شاقم فقيري هر جهانا قرمه يسوي ما شاء قورو قراليان هنا شاء سراوياني مسراو ناشان يتبلم هم سرو كوغي حرباسو قيمي خلو واليم يعني قلاو جوان روي منطقين بين السرواز وخاصو خراو قردي موران ناجوان رونا يعني شاقم خانو إني خلو شرف ملك يعني كام شاني والي ميان ما كان خبليو دي خرج مزقيان بساندي خرج مزقيو قردو منطقة مسنيو ها وقتا مياني بي قرالج
پیای ڕچەرمە مامۆ گراڵی جەمەوان مەزگێنە ماچی کای ماچوو قاترێکی باوردە گوچ کردو پێم و یێرە چوار سەوقاتی هەڵەنجیرم پێین کردی تابلو پێی جوان ڕووی پەیلاخانی بزان و چنین خەرجت خوای مەسان و دانمەوە وەنە مەلو پێینی قەڵاو جوان ڕۆی مەلو قەڵاو جوان ڕۆی ماچۆ خانم گەرەکەن نەختە بەنج ناشرینمەوە قیافەوە دەمولو چەند ناشرینمەوە خانم گەرەکەن دەی خانە پێی چشێن وڵا خانم پێی نێگەرەکەن چەمپەنێ و ئەوژ ملیان خانی ماچە ماچە بزانین کێزە و فلان و فیسارە بێتە ناو کورسانیان مەلو ماچۆ خێرە بۆ چاتکی ماچە وڵا خان نەختی کارمە دوێ قسە بکەم ماچە فەرمو دانیشە منی شۆرە ماچە بۆچی هاتکی ماچۆ خان ئێژین یەک نەفەر پێوا بووگە خەرج لەخوا ئەسێنێ ئەویش تاوێت ماد مەکەرە سەرمە و زۆر و سەر ڕاز مەکەرەوە ماچۆ یانێکی کەسێ پێوا بووێ بێژێ من خەرج لەخوا ئەسێنم مەگەر بە ناتوانێت خەرج لەخوا بسێنی واچ وڵا قوربان بیستگمە و هاتکن ئەترافی ئێمە نامانداگە تبێت چلوونێ واتە دەیکەش بژی با من بزانم کردواتە بێت جەنابەت تبێت جەناب من خەر کردوانی بە خەرج لەخوا بچین وتەبێت ئێمە گەر مزگت ماڵی خوانیە نی خوانیە تۆ هاتکی ئەوە خەرابووگی خەرج لەخوا ئەسێنی چواتش ناوە چییە ماچە واتە محەممە واتە لەقەبە واتە سۆفی محەممە واتە سۆفی محەممە وەختی جەماڵیان بەش کردتە لە شوێنی چیویت واتی لە شوێنی کەماڵم کاک ئەحمە باسی وەڵتەرکەوەمێمە باسە وەشڵ پێکردیمە باس و کڵافەرەنگی و ئەنیکاومینی دەگاگراڵێ باس وانەشمانە بێ زەحمە پێکەرێ بسم الله الرحمن الرحیم زەمان و ڕەزاشای ئامینی گراڵە ینی مەملەکەت گرت کڵاوەشان ناوردێنەر دەورە و ڕەزاشایی بیلاتە ژەنی فێس و لە چەک شابیان فێس و لە چەکەکەشان لا وەردن قژ و جانان شا قرتنانی کردن شا قەجەری و کڵاوپالێ و شانیانە سەرە ئامینی دەگایمێچە گەرەک شابیان کڵاوپالەوێ بنیان سەرشان یاوانی بەرەو مزگی ئیسە مزگی ئیمانە ئیسە چانە پنن ماچان مزگی سەر و حوزی چانە و تەختانجە حوزێ گۆش بێ دوێ حوزێ بێنێ چانەمەوە قاڵ و ئەمنیە جەمیمانی زەمایە ئێمە بنامێ و فەرەجی پێغامەوە ماچۆ چێژ مەکرێ ماچۆ حاڵ و جاران پیسینە چەند و مەعمورانمەوە جەنگ مەعمورە شقالێژ مانێ وەنە ئی سەقالێمەوە و مەعمورەکانی وێژ مەزۆنە حوزەکە هەرچی ماچا بۆ بەر بۆ بەر ماچۆ ئەسڵەن نمەوە بەر تا من چێنە خەفە بوو وەختێ من خەفە بیانی شمە بگیرانی ڕوو تابکەران سڵحوچەکە تاین کردن حیوەتێنە مەعمورێ کەس مەداچەنی بەمە شەلیان مەکران بەرمەشانی جگرانن ترگرارە الباقي من تخيل كلاو إن نريان سر كلا كس كلا نريان سر كاك فرجة بيان خير أري والله دس وش بياخذ وش بياخذ باسو مدرسة كربما أولي مدرسة كقرانا بيانو جنابو تشريف البان شادر صورن باسو أدوران ما بيكر زوري دوين فري بينم أمنو كرو حاجة قاري زياي جقرالنا توان ما بلي مدرسة بخانة جاي روزگار فرهنگ پاسینە بێمە حەسڵ و ئاری دواسەر و کەلاسێک عەرەب و ترک و فارس و کورد دواسەر و کەلاسیمەوە برا ئێمە سوعت کەلاسە نەبینم کەلاسە ئەوەختێکی پێسەی سەنێ دووە شیفتە بێ سوح و وێرەگە بێ وێرەگە سەعات چوار وەرێ بینم ئێمە دوێ نەفەرێ بنەرە و نۆسمە چوار نەفەرێ خانەگا سی نەفەر بێ بینم چل نەفەرێ ئێنەی وەرە ڕامان جەنگ کردەی ئتنواچینە سوحەنەمیانێ و لا ئێمە ڕەفیقی ئێمەنی هەم کەلاس ئێمەنی کە زاتی نێ مەدرسە بهر حال ما خلاص وشي ما دا سرج خانقة باش باباسو جنگك كلمة زرينجي بينديا مدوي بينم كوتان مي مدوي بينم كوتان مي لا سر الشمارن مي ورقة دوين مصحنا دوين مديرك عايشان يشكشي جام مديرو وقت بيسي سنبي يمز تشوني بيني بزي ما ندلو ميزو باي ما بيسي إنك خد كشي أي شيء خوي أروني بواتي معلم ذاتي نوقس كانوا محصلي بكرو بوجونا وفاسا اتر أباسينا بيما بهر حال جا ورويج بيسي نبي وقت بيما ساعات شوار مرخص بينم تخانقة باي بيادة ببنج إنمو يا بين مرو دلي وروين الزمساني مرخواب زانش زحمة يا مابي خرجي تمامي جنبي هيليا برينم في قلم مانو قاغز مانو أين زندقي مابي أو ساينة بيسينا بي يعني ويتا بولو مع المكادين دي نعم معلم دولتي بي هلا بتشي برين قلم وقاغز وشي مان دكاندار شوف سان دكاندار ايش اتر سبحان نيشن بر باري هزم بريني اين مزجنا ان مدرسنا نمر راما بان نيم كوجنا بقيل شو تخونه تاني مره بيميو هم بالمية فرق مشكله بحرف فرق مشكله كما فرق بايش اتر تاسالو تشلو شواري اباسين بي تشلو يري مدرسة كأم اللي قرالي بخ شن بتشلو نو بيا تشلو شش تشلو نو اما قرالة مدرسة چلونو امن سيو شش دوانه من سيو پنج دوانه مدرسه ان قرآن امن سيو پنج سليماني پیمامن
بابێ ماوردەنج سلیمانینە ساڵە و سوشی هەر منێن هورم گرتن بابە چڵ باسەواڵ بێ منەوەڵا بابم باسەوە نێ وەلی برایش بێ باسەوە بێ ئەمرۆ خۆشکەوە دیاخۆربی خوا ئافۆش کرد. وشەبی یاخوە باس و زۆڕایی هەروێل پێماکەرە ئا ساڵانە کە زۆڕۆ بێنی و چ گەمانێوە ئاوەختە باو بیە مەسەن گراڵەنەوە حەزمە کەرمێ چا زەمانەیە بزانمێ وڵادێ ئازەمانە ئەنە وەش بێ مردم ئاوراژ بێ تیریج نەوێ بە ئاورایی لوێنم بارە هێزمە ئاورێنم وەختیان نیمە ڕۆبامانیمە هێزمەکە بابنیانێرە لوێنم پی باخانەرە یا بسەر و بانان وەگەمە کردێ قولقلانی کەریم پوشپەڕی کردم کلااوکلاوانی کردم ئەبیسینە شەوەج ئایدیجێتر ئی وەختەگنێنم پرچە هێزم نەوێ پرچە جەم کردیم پێشەوە ئایدایرم کەرمێ و فێسیە پەر کردیم فێسەوە ژەنان نەفتەوە ئاڵاتریکە پی بانانوە تا سۆی مردمە نەوسە گەمە کەری زاڕی چنی فێسە چش بنەکەرن فێسی ورازێن مێش پەرش کەرمێ نەفتە ئێتر ئی نەفتێک کەرمش پێسا ئاڵاتریکە شانین مێژ واچی پیا ئینەرە ئی پیوان پێ ئەوبانی ئی کوچە پێ ئەو کوچەی گەمە کەرین و وەشی بدەیتر چێگە لوێنم پێ هێزمان بە وەڵا هێزمی ما بەردێنی پاوە تقریبن هێزم دێن باری هەشتا قەرانە دوێت بنی مزگی حەضرەت و ئەوڵا ئیلا من ئینم نەگەن یانە ئەنە ئین بێن سفرە وەش بێ باس و نۆرۆزێتە کە نەوروز و گراڵێ باستێ وەسەر و ئانەچە کەرمێ هەر باس و فێسەکە ئۆتر چێشی تر وەخت و نۆرۆزیە نەکەرێندێ ئەگە کڵاوڕۆچنۆچێ و بێ پسۆمەسە هۆرامان و چی نەوەڵا پێسەیمە هەورەمانی کڵاوڕۆچنمان نەوێ ئێمە کڵاوڕۆچمانێ فقط دەیتر گەمەکەرێن زاڵە جەم کەرین ئایر کەرێنیمەوە شەوێک هۆرپڕکی و پاڵ و ئایرینە شۆخی کردێ و گەمە کردێ زاڕۆ ئینەمانە بێ دەنگوەشێ تایبەتێشە نێگراڵە ینی قەڵیمیە قەیمی بینێمان کاکە حمێمنمان بێ یۆما بێ منامی حمەلی خوا ئەڤۆشکەرە و یانێک عوسمان هیچ بێلاشوە حەمەمان بێ حمەلیمان بێ ڕەحمانمان بێ ئەحمەمان بێ گۆرانی واچ عالیمان بینێ وەلی سەکەت نەمنێن سەتەمان بێن جۆشان بەردەن شانووە پەیئینی کورسانی پەی یەرەمانگەی ئەوسا ئیزافە خزمەت بێن یەرەمانگەی ئامنوت ماوە یەرمە بەردێن شانوو خەوەرشادان گراڵە فلانە حمەمین ئامووە چێگە گراڵەگر تا ئازیارەتانەی لوێنە دەمشوە ماچۆ تا ساسوورا باردەی واچین گورانی واچە عالی ئەندە دەنگش وەش بیە دەنگۆشی ما بینێ دەنگۆشە عالی ما بینی پێ عالی ما بینی دەستەوەش بێ دەگۆ گراڵێ پسۆ دەگاکۆتر و هۆرامانی بەڕاستی قابلیەت و ئانێشە هەن کە ساڵانە جە هەر چوار فەرسڵ و ساڵێنە بۆ بە گەردشگەری و گەردشگەرێ ڕووەکەرا ئی دەگەی ئی دەگەی جادێوە گەردشگەری فرەوەشش هەن کە ملیۆ لێ باخەکان دیمەنێەوە فرزەریفش هەم زمسانی هەم پایزە ینی هەم چوار فەسڵەکە ئیجادە گەردشگەریە چون لێ باخەکان و گراڵێنە کیشیان بەڕاستی زەریفەن وەزی گراڵێ مەشورێنێ هەنارش هەرپاسە هەنجیر و هاڵێکش هەرپاسە بەڕاستی ئەگەر وەخت و کات بۆ پتاو دێ سەردان و دەگۆ گراڵێ کردێ حتمما تەشریف وەردێ پێ دەگۆ گراڵێ ئەوەختە شاخ و داخ و گراڵێ کە تقریبا ڕوبەڕوو دەگۆگراڵەنە کولەن دیارن ئاساری وی قەڵیمیشن کە نیشانە مڵۆ تەمەدون لی دەگەنە فرەفرەفرە قەڵینتەر و کۆنتەر چایەنەکە ئێمە فکرش سەرەوە مەکردێ. زاوڵێ دەگاکە هۆرامانی بەڕاستی جەفەزای مەجازی نسبەت بە زاوڵەی شاری دوورتەرێنێ و خەریکن زاوڵەی مەکەران قەرقی نەویێنێ لێ فەزای مەجازینە قەرقی نەویێنێ لێ گوشیێنە وینە وێش گۆرەتەرین بە نەزەرم نەعمەتەن بازی خەتخەتین و کناچانە نابۆ یەکە بزان و ئەبەتە کوڕێت گەمە مەکەران وەشن کناچۆ کوڕز نیەن گەمە
ئافرین بۆ بۆیگە بزانم بۆرێ پێک و پەلام چند نامل بیش نامل چشنه شنیە ئافرین شنیا هەمیشە کە مەمە کەیلی کوجیێنێ ئەری ئێ کوڕێ چەند کە مەمە کەران نا ئەچنی ناچینی بۆیگە بزانم چش ماشی بۆیگە دە بۆرە بۆ تا قسەی وەشی کردم بۆرێ بۆ هایە چ زرینگە نە قسەی مەکەرەوە بزانم نامل چێشن ئەنتە بۆیگە داخە چند مەژنۆمی بۆیگە ئاگە نامل چێشن ئالان تۆ گەمە مەکەرینە لە کوجیێنێ بشتە گەمە چێ مەکەری ئێ کلاسۆ چنێنی مەلی مەدرسە ناپزە بەستانیۆ نەهەن خۆیان نەکوشی پیش دەبستانێنی هەنووس دەی باشن ساڵەتە مەلیە گەرێ وەختە گۆرە بێگەیتن چکارە بی مهندس ئافرین دەبوو ئاگاغی مهندس کوچۆلو کۆچۆلو و مۆچۆلو باشن ئاوەختە مەلی پێ پیش دەبستانی پوڵمەوەری خەرج مەکەری ئەرە وەڵا چیش بەستانین مثال بعضی وقتان ترمەوە چوو مۆرو بۆیگە بزانم ئافرین ترمەوە چوو مۆرو تا قراوەکە نۆر دەبێت چ ژیرن خڵاش شکڵماچەوە وێ مێوە مەوەرویانە چیوی خراون مەسان و دەبوو بەرمەشە ئالان بۆ ئاگە بزانم چیوی خراو چێشن و چیوی خاس چێشن و بۆرەیگە چیوی خراو چێشن ئەرێ چون خراوەن میکرۆب ناخۆ ئافەی چیوی ئال چێشن مێوە و چوو تفی مەوەری چنی ئێ هەمرۆڵانی مەوەری ئێ ئافرین بۆ چەپڵە بکۆیتە پێعلانی ئەی تۆ چش مەوەری پێ مەدرسە من مێوە مەوەرونە وەسە نان و چی مەوەرونە پێ مەدرسەی پێینەیە مەری ئینە نەوەونا چوی ئین و چوو مخراوی نوێ قەواڵەمە پێچنۆ ئەڵاڵ پێ ئەرێ قەواڵۆ چیشی بە پێچنەوە قەواڵێ و ئینی مە پێچۆ پێی خیانە نان و مەژگە کەرەوە سۆڵەکە کەرەوە سۆڵەکە بوەرمێ من مابوو پوتە دەبا دەگەمەکە تا کردێ منش تەماشتامە کرد و ئافرین دەست شروع کردی عزیزە پیجۆرامەمێ کۆتایی بەرنامە و وێمانەی ئارۆجە دەگا و گراڵێ یاوێنمێ ئاخر و دەگاکێ و گەرەکمانە ڕوبەپاوێ بلمێوە هیوادارە ئارۆ تاوا بمایی دەگا کۆنێ قەدیمیە بە ڕێکوپێکترین شێوە ژناسا بوومە بە شمەی ئازیزی تا دەگایوە تەرجە هۆرامانی بەخڵای گۆرە تا مسپار و خوا پشت و پەناتە یانە تا ئۆڵام بۆ خوا حافظ